عزیزانمان لە هەرجەیەکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیوای نەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی نەبڕۆژ کۆمەڵی بڕگەوابستمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین تاکۆتایی پرۆگرامەکەمان بینەرمان بن و سوود لا بڕگەوابەتەکانی ئەمڕۆمان ببینن. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باز لە ڕێگاکانی فێربوونی زمانی دووەم ئەکەین و گەزانین کە لە ئێستادا خەڵکێکی زۆر هەیە کە خوازیاری فێربوونی زمانی دووهەمن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن فێری زمانی دووهەم ببین، ڕێگاکان چین، پلانەکان چین. لەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە ئەوانانەی لە خوێندرگاکان دەخوێنرێن تا چەند کاریگەریان هەیە لەسەر فێربوونی زمانی دووەم. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە خوێندنگاکان و خێزانەکان تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی کە منداڵەکان و گەورەکانیش فێری زمانی دووەم ببن. ئەمە تەوەری یەکەممان. دوایەوە چینە سەر تەوەری دووەممان. لا تەوەری دووەمماندا باس لە نەخۆشیەکانی شەکرەکەین. وەگەزانین کە ژمارەی زۆر توشبوومان هەیە لە هەرێمی کوردستان توشبووی نەخۆشی شەکرەن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە نەخۆشی شەکرە چییە و جۆرەکانی چین و هۆکارەکانی دروستبوونی چین و نیشانەکانی چۆن لە کەسەکاندا دەردەکەی بەپێی تەمەن و بەپێی ڕەگەز. دواتریش باس لەوە دەکەین کە کاریگەری نەخۆشی شەکرە چییە لەسەر چاوە و کەسانە چۆن بتوانن نەخۆشیەکەیان کۆنتترۆل بکەن بۆ ئەوەی کە زیانی نەبێت بۆ چاویان و کاریگەریەکانی لەسەر بورچیلە چیەوە چۆن بتوانین ئەم نەخۆشیەش چارەسەر بکەین. ئەمەش تەوەری دووەممان. دوایەوە چینە سەر تەوەری سێممان. لا تەوەری سێمماندا میوانێکمان ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان ئەبێت باس لە چۆنەتی کۆنتترۆلکردنی تووڕەیی ئەەکەین، بزانین کە چۆن ئەو کاتەی ئێمە تووڕە ئەبین ڕۆژانە لەسەر هەر کێشەیەک بێ لە ژیانماندا کۆنتترۆلی خۆمان بکەین، یاخود ئەگەر کەسێک بەرامبەرمان تووڕەی زیاد لە حەد بێت ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن بتوانین بەو خوڕەفتارانەی کە لەگەڵ یا ئەیکەین ڕۆژانە ئەو تووڕەبوونەی کە هەیەی کۆنتترۆل بێ و لە هەمان کاتیشدا پێویستە چی بکرێ ئەو چالاکیانە چین کە پێویستە ڕۆژانە بکرێ بۆ ئەوەی کە تووڕەی کۆنتترۆل بکرێەوە خێزان و پەروەردەش تا چەند کاریگەریان هەیە لەسەر و کەسانی کە تووڕەبوونێکی زۆریان هەیە. مەتەواوی بڕگەوابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تاکۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگەوابەتەکانمان ببینن. بەڵێ ئازانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باز لە فێربوونی زمانی دووهەمەکەین و گەزانین لە ئێستادا کەسانێکی زۆر هەن کە خوازیاری فێربوونی زمانی دووەمن زمانە بیانیەکان. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو پلانانە چین بۆ ئەوەی کە بتوانین بە ئاسانترین شێوە فێری زمانی دووهەم ببین. هەر بۆ مەبەستەش مامۆستا سەرۆر سەعەدوڵڵا ماستەر لە زمانی کوردی باشەیەکی ڕاستەوخۆ لەمانە. مامۆستاگیان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بە خێراتی. مامۆستا با سەرتا باسێک لە بەدەر لەوەی کە باز لە زمانی دووهەم بکەین با باسێک لە زمانی یەکەم بکەین، بزانین زمانی یەکەم چییە و پلانەکان بۆ فێربوونی زمانی یەکەم چین. لە ڕاستیدا لە بری زاراوەی یاخود چەمکی زمانی یەکەم چەند چەمکێترمان هەیە، لەوانە زمانی دایک یاخود زمانی زگماک یاخود زمانی خۆڕزق هەموو ئەم چەمکان ناتوانم بڵێم لە زمانی کوردیا لە بری یەک بەکار هاتوون. پرسیارەکە ئەوەیە وەکو جەنابەت فەرمووت کە زمانی یەکەم چییە یاخود زمانی زگماک چییە. لە ڕاستیدا ئەم زمانە پاشخانێکی بۆ ماوەیە ئەتوانم بڵێم مرۆڤ یاخود مناڵ لە دوای تەمەنی لەدایکبوونیەوە هەوڵی بۆ داوە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم زمانە بەدەست دێنێت. ئەتوانم بڵێم یەکێک لە تایبەتمەندی هەرە دیارەکانی منداڵی ساوا ئەوەیە کە خاوەن توانستە، خاوەن توانایەکی بێ ئەندازەیە. بۆیە ئەم توانایە بێگومان کاریگەری لەسەر فێربوونی زمانی یەکەم جێدێڵێت. بۆیە لیرەیە ئەتوانم بڵێم زۆرێک لە ئەو زمانەوانەی کە لەم بوارەیە کاریان کردووە لە بواری زانستی زمانی کۆمەڵایەتیە کاریان کردووە گەشتون بۆ بیرروباوەڕی کە منداڵ کە هەر لە دایکە بێت زمانەکەی فێر بووە زمانی پرژاوە زمانە زانێت، بەڵام ئەوەی تایە ئەبێ لە قۆناقانی تراپەرە بۆ زمانە بدات و زیاتر گەشەی پێ بدات. هەر سەبارەت بۆ پرسیاری کە بەڕێزتان کردان ئەتوانم بڵێم سەبارەت بە زمانی یەکەم ئاماژە بە چۆمسکی بدەم کە ئەو زۆر کاری لەسەر زمانی یەکەم کردووە و مناڵ چۆن فێری زمانی یەکەم بێت. چۆمسکی لە ڕاستیە دوو چەمەگە ئەو ڕژێنێت، یەکەمیان توانستە، دووەمیان چالێکیە. مەبەست لە توانست چییە؟ چۆمسکی بانگەشەی ئەوە کە هەر مناڵێک توانای ئەوەی تایە بۆ مەرجێ مناڵێکی سالم بێ نەخۆش نەبێت، توانستی ئەوەی تایە توانای ئەوەیە کە زمانەکە فێر بێت. خاڵی دووەمیشان چ یاخود چەمکی دووەم چالاکیە، واتە ئەم دوو خاڵە هۆکارن بۆ ئەوەی کە مناڵ فێری زمان بێ. نمونێ دێنمە لێرەیە. نمونونەکە بۆ ئەوەیە کە مەبەست بە بڵێم هەردوو چەمکەکە یاخود هەردوو خاڵەکە تەواوکەری یەکترین.
کەسێک کە لە کۆمەلگایە لە دایکە بێت ئێمە هەمومان لە کۆمەلگایە لە دایک بووینە هەم توانستەکەمانتیایە توانستەکە لێ مێشکایە هەم چالاکیەکە مەبەست لە چالاکی چییە مەبەست لە چالاکی ژینگەیە دەوروبەرە کۆمەلگایە ئەوەی کە لە مێشکمانایە ئەو توانە زمانەی کە لە مێشکمانایە لە فەرهەنگی ئاوەزیمانایە ئەمە چیەکەین ئەمە ئێهێنی بەکاری دێنی لە کۆمەلگایە کەواتە ئێمە نمونونەکە ئەوەی ئەمە لە کۆمەلگە و فێری زمان بووین هەم توانستمانەیە هەم چالاکیمانەیە یاخود نمونەیەتی سەربارکەین بۆم مەبەستە کەسێک کە لە بیاوانێکە لە دایکە بێت توانستەکەی هەیە بەڵام چی نییە چالاکی نییە بواری بۆ ئەوەی بۆ نەڕەخسراوە کە ئەم زمانە بەکاربێنێت بۆیە فێری زمان نابێت واتە چی نییە چالاکی نییە توانستی نییە خلاصی قسەکانم ئەوەیە بۆ فێربوونی زمان هەم چالاکی گرنگە هەم توانست گرنگە بێکمان مامۆستا بینە سەر زمانی دووەم بزانین زمانی دووەم مەبەستمان لە کام زمانانەیە و چی بکەین بۆ ئەوەی کە پلانێکی تەواومان هەبێت بۆ فێربوون بەم زمانە لە خزمەتانە عەرزکەم کە ئێمە چەمکی زمانی یەکەمان درک کرد زانیمان کە زمانی دایکە پێچەوانی ئەو زمانە بێتە زمانی دووەم زمانی ئینگلیزیە زمانە ئوروپیەکانە زمانی عەرەبیە ئیدی هەر فارسیە هەر زمانێکە کێشە نیە ئەوە زمانی دووەمە واتە زمانی غەیرە دایکی بەو زمانە وترێ زمانی دووەم کە زمانی زگماک نییە یاخود زمانی دایک نییە دیارە بۆ فێربوونی ئەم زمانە چەند قۆناغێکمان هەیە من پێم باشە لێرە ئاماژە بە قۆناغەکان کەم زۆر زۆر بە کورتی یەکێک لە قۆناغەکان کە کاریگەریترین قۆناغە دیارە ئەمانە بنەمای ستانداردیانەیە ئەمانە پێوەرن بۆ فێربوونی هەر زمانێک یەکی لەوانە قۆناغی بیستنە قۆناغی بیستن قۆناغی یاخۆ قۆناغی بینین بەڕاستی قۆناغێکی زۆر زۆر کاریگەرە زۆر زۆر کارایە قۆناغی بیستن چییە قۆناغی بینین چییە واتە کەسێک بیوێ فێری زمان بێت ئەبێت کاری یەکەمی کاری ئەوڵی ئەوە بێت کە گوێ بگرێت بۆیە من زۆر جا بە خوێنکارەکان ئەڵێم خوێنکارم لابووە فێری فارسیانم کردووە مامۆستا سی چل وشەم پێ بدە با فێر بم مامۆستا کتێبێکم بەرێ بە ڕێزمانی نازانم فێربوونی زمانی فارسی لە ماوەی چ ڕۆژان لە ماوەی چەندێکە ئەمانە بەڕاستی ڕێگای ئەکادیمینین ڕێگای ئەکادیمی ئەوەیە قۆناغەکانە کە چوار قۆناغە ئێستا هەنگاو بە هەنگاو دێمە سەری لە خزمەتانە عەرزیەکەم وەکو ئاماژەم پێدا قۆناغی یەکەم بیستنە گوێگرم گوێیەکانم بۆ زمانە ئاشناکەم دەنگەکانی پیتەکانی نازانم فۆنێمەکانی وشەکانی ڕستەکانی فرێزەکانی ئەو زمانە چین دەنگ لەو زمانەیە چۆنە ناسرێتەوە وشە چۆن لەو زمانەیە چۆن دروستەکرێت گوێم ئاشنا بێ گوێم بۆ زمانە کرێتەوە ئەمە خاڵی یەکەم زۆر گرنگە واتە گوێگرم ئەبینم خاڵی دووەم یاخود باشترە بە قۆناغی دووەم ناویبەری نە خاڵ قۆناغی دووەم قۆناغی قسەکردنە قۆناغی قسەکردن لە دوای قۆناغی بیستن یەکێکە لە قۆناغە کاریگەرەکان مامۆستاویستم پرسیارێک لەسەر ئەوە لێ بکەم زۆر کەس هەن کە باس لەوە ئەکەن کە بڵێن بۆ نمونە ئەگەر زمانێک بزانن ئەڵێن ئەتوانین تێبگەین بەڵام ناتوانین قسەی پێ بکەین ئایا هۆکاری ئەوەیە کە قۆناغەکانی بەباشی نەبڕیوە بەڵێ بێگومان بەڵێ بێگومان هۆکاری ئەوەیە کە قۆناغەکانی بەباشی نەبڕیوە واتە قۆناغ یەکەم ئەبێ چی بێت ئەبێ بیستن بێت یاخود چی بێ یاخود گوێکردن قۆناغی دووەم قۆناغی قسەکردنە فێرخواست یاخود منداڵ کە توانای گوێگردنی هەبوو کۆمەڵێک ڕستە کۆمەڵێک وشە لە فەرهەنگە ئەهێلێتەوە دواتر لە قۆناغی دواتردا کە قۆناغی قسەکردن ئەی خاتە بواری جێبەجێکردنەوە قۆناغی ترمان قۆناغی چیە قۆناغی خوێنەوەیە دواتر ئەم خوێنکارە ئەم فێرخوازە ئەم منداڵە چیەکات کتێبە خوێنێتەوە دقەکان یاخود مەتنەکانی ئەو زمانە خوێنێتەوە و قۆناغی چوارەم ئاخر قۆناغی چییە قۆناغی نووسینە بەڵام لا ئێمە پێچاوە نەکراوەتەوە بەڕاستی ئەم قۆناغانە پێچاوە نەکراوەتەوە بمبەخشە بۆی ئیدامەی بدەم چۆن پێچاوە نەکراوەتەوە بۆیشە ئێمە فێری زمان نابین من ببینم دێ کاتی خوێنکار بووم ئینگلیزیمە خوێن عەرەبیمە خوێن یەکسەر مامۆستاکە چی بەمنەدا دقێکی بەمنەدا کتێبێکی بەمنەدا هەر بەڕاستی ئێمە پرسیارێکی لۆجیکی لە خۆمان بکەین ئێمە 11 ساڵ 12 ساڵ ئینگلیزیمان خوێن عەرەبیمان خوێن بۆ فێر نەبووین ئێمە توانستمان نەبوو کە پێشتر باسە بکرد نا توانستمان نەبوو ئەی کێشەکە لە چیایە کێشەکە لەوایە ئەو قۆناغانە پاش و پێش کراوە ئەو قۆناغانە کاری لەسەر نەکراوە مامۆستا
ئەمە باسێک لەوە بکەین باس لە پاش و پێشی قۆناغەکان کرد هۆکاری چییە کە خوێندکارانی ئەمڕۆ لەگەڵەوەی کە بەڕێزە دووتت ماوەیەکی زۆر زمانەکان ئەخوێنن بەڵام ناتوانن نەتێ بگەن نەقسەی پێ بکەن ئەمە هۆکاری قۆناغەکانە یاخود غەڵەت لەوانەکانی خوێندنە بێگومان پرۆگرامەکانی ئێمە بەداخەوە بە جۆرێک دانەڕژاون کە ئێمە فێری زمان بن واتە هەم کێشە لە پرۆگرامەکان هەیە و هەم کێشە لە چی هەیە کێشە لە ئێمەدایە لەسەر قۆناغەکان ئەوەستم دوو پرۆسە هەیە ئەو زمانەوانانی کە کاریان لەم بوارەیە کردووە بواری زمانی کۆمەڵایەتی یاخود زمانەوانی کارێکی پراکتیکی ئاماژەیان بە دوو پرۆسە کردووە چکە و پرۆسانە گرنگن بەڕاستی بۆ یەجەقی لەسەرەکەمەوە یەکەم پرۆسی تێگەشتنە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ئەم باسە تەواوکردی باسەکەی ترمانە پرۆسی تێگەشتنە دووەم پرۆسی چییە پرۆسی بەرهەمهێنانە یاخود بەکارهێنان کەواتام دوو پرۆسی گرنگە لە فێربوونی زمانی دووەمدا وەجیاوازیشیانەیە و دوو پرۆسی تەواو جودانە بێ قسەیان لەسەرکەین یەکەمیان چی بوو لە خزمەتانە عەرزم کرد پرۆسی تێگەشتن وەکو باسمان کرد پێشتریش باسمان کرد منداڵ تێئەگات واتای وشەکان نەزانێت واتای ڕستەکان نەزانێت ئەمە لای خۆی هێلێتەوە لە قۆناغی ترا دێت بەرهەمی دێنێت چی بەکاری دێنێت کە بەکاری هێنا زمانەکە فێر بووە هەم ڕستەکان بەکاردێنێت هەم وشەکان بەکاردێنێت هەم شوێنی بەکارهێنان نەزانێت بۆیە بەم دوو قۆناغا ئەتوانم بڵێم قۆناغی یاخود پرۆسەی فێربوونی زمانی دووەم کامڵە بێت و بە باشترە چێتە پێشەوە بێگومان مامۆستا باسێک لە حەست بکەین حەستا چەند گرنگە بۆ فێربوونی زمان بۆ نمونەگەر کەسێک بیەوێت فێری زمانێک بێت گرنگە کە حەزی لەو زمانە بێ ئەنجا فێر ببێت خۆی لە ڕاستیە من بە حەز ناوی نابم بە ئیرادە ناوی بم ئەوە ئیرادەیە لە کۆنەوە وتراوە ئینسان ئیرادەی هەر شتێکی هەبێ ئەتوانێت بەدەستی بێنێ فێری بێ لە ناخەوە قەناعەت بە خۆمان بکەین کە بڵێن ئەو زمانە فێرە بین ئەوەی کە جەنابەت بە حەز ناوێ بیت بێگومان فێرە بن خوێنکار هەبووە هاتووە بۆ لای من فارسیم پێوتووە وتوێتی مامۆستا من قەت فێر زمان نابم ئەڵێم بۆ قوربان بۆ کاکە من مێشکم بۆ زمان نەکراوە خراپم ئەم بۆ چوونەم لای کاڵ کردوتەوە وتومە ئیرادە دەبێ ئەگە ئیرادە دەبێ فێرە بیت ئەتوان بڵێم پاش ماوەیەکی کەم 3 مانگ 4 مانگ خۆنا بە خۆنا چۆتە پێشەوە و قسەی بە زمانەکە کردو بۆ ئیرادە بۆ فێربوونی زمان زۆر گرنگە بەرنامە ڕێژی گرنگە بیرمان نەچێت ئەبێ ئێمە بەرنامە ڕێژی بکەین کەسی بەرنامەی چیە مامۆستا بۆ نمونە کەسێک گەربیە فێری زمان ببێت ئەو بەرنامەی چیە دای بڕێژێت بۆ ئەوی کە بە زووترین کات فێری ئەو بەرنامە کە باسێکم لە خزمەتانە قۆناغەکان دوو جۆر قۆناغمان باس کرد ئەو قۆناغانە لە مێشکیدا بێلێتەوە ئەو قۆناغانە دروبکە بەڕاستی وە کاری لەسەر بکە یەکێک لە ڕێگە هەرە کاریگەرەکان کە پێم خۆشە لێرە باسی کەمەوە لە تەلەڤیزیۆنی ترش و لە بەرنامەتریشا باسم کردووە ئەویش هۆکارەکانی ڕاگەیاندنە هۆکارەکانی ڕاگەیاندن بە بەسمان تەلەڤیزیۆن ڕادیۆ ڕۆژنامە میدیای نووسرا و میدیای بیسرا و ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر فێربوونی زمانی دووەم هەیە مامۆستا هەر لەسەر ئەو ڕاگەیاندن ئایا تا ئێستا کارێکی وا کراوە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی تەماشای تیڤیەکان ئەکەن بڵێن بۆ منە ڕۆژنامەکان ئەخوێننەوە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە فێری زمان ببن پێم وانی ڕاگەیاندنەکان بەڕاستیەکە ڕاستکۆ بین ئەو کارە بکەن و کارە کاری ئەوان بێت چۆن مناڵێک توانای منداڵ و حەزی منداڵ ژایە حەزی منداڵ لە ئەگۆڕێت وانە تەمەن بە تەمەنە گۆڕێ کەس بۆ کەسە گۆڕێت منداڵی حەزی بە کارتۆنە ئارەزووی بینینی کارتۆنەکات ئەو کاتە چیەکات مەسەلەن ئەوێ زمانی ئینگلیزی فێر بێت سەری کەناڵێکی ئینگلیزیەکات ڕاستەوخۆ ئەم هۆکارە ڕاگەیاندنە کاریگەری لەسەر جێ دێڵێت و وای لێکا لە ماوەیەکی کەمە فێری زمانەکە بێت دوو چەمکەیە لە زمانی کۆمەڵایەتیە بۆ فێربوونی زمانی دووەم قسەی لەسەر کراوە ئەمێ باسی کەم لێرەیە ئەو چەمکی فێربوونە لەگەڵ چەمکی وەرگرتن ئایا کە مناڵێک فێری زمانە بێت کەوتۆتە ژێر کاریگەری کەناڵێکی ڕاگەیاندنەوە ئایا ئەو وەرگردنیان فێربوونە ئەو وەرگردنەوە فێربوون نییە ئێمە بە فێربوون وەرمانگردووە ئەم دوو چەمکە لە زمانی کۆمەڵایەتی گیان وەرگرتن یعنی بمانەوە نەمانەوێ ئەو کەناڵە کاریگەری لەسەرمان جێشت و بۆیە وەرگرتن ئەتوانم بڵێم پرۆسەیەکی معریفی نەئاگاییە نائاگایانەیە
بۆ بە پێچەوانەوە فێربوون پرۆسەیەکی معرفی ئاگایانەیە کەواتە ئەم دوو چەمکە گیان مناڵێک یاخود کەسێک بیوێت سوود لە کەناڵێکی ڕاگەیاندن ئامریکا ڕاگەیاندن وەربگرێت ئەوە بە ڕێگەی پرۆسێکی بووە وەرگردن بووە نەک فێرکردن و فێردون. مامۆستا با باسێک لەو بکەین هەنێک کەس ئێڵ بڵێن بۆ نمونەڵێ من پێشتر زانیاری زۆرم هەبووە لەبارەی ئەو زمانە بەڵام ئێستا بیرم چۆتەوە هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ نمونە تۆ وشەکان ئەزانیت پێشتر ماناکانیان ئەزانی بەڵام دوای ماوەیەک بیرە ئەچێتەوە هۆکارەکەی ئەمە بۆچی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە لەبەرچی لەبەرەوەی ئێمە مامەڵەیەکی سادە و ساکارە نەمان لەگەڵ زمان ناکردووە وازانین زمان کۆمەڵێ دەنگە کۆمەڵێ وشەیە لەو ناوە کەوتووە و کۆمەڵێ ڕستەیە ئەوەی کە چۆمسکیەڵێت زمان بریتە لە چەندین ڕستەی بێستنور ینی ڕستەکانی زمان بێسنوورن کۆتاییان نییە ئێمە وا تێگەین بە 40-50 شەو نازانم 100 ڕستە فێری زمانەکە بیت قسەکەی من چیە لیرە ئەبێ مامەڵەیەکی لۆژیکانە مامەڵێکی ئەقلانە لەگەڵ زمان بکەین نابێ مامەڵەی ڕێزمان لەگەڵ زمان بکەین لیستی وشت پێدەم مامۆستا هەیە ئەوە سەرنجی خوێنکاران بەلای خۆیان ڕاکێشێ سەرنجی فێرخواست بەلای خۆیان ڕاکێشێت لە خولایەنەکان لەگەڵ ڕێزما 500 وشت پێدەم بە گرێتی فێر زمانە بین نامەوان نییە ئەمە بوو جۆرە نییە ئێمە مامەڵی سیستەم لەگەڵ زمان بکەین دەنگەکان پیتەکان وشەکان فرێزەکان ڕستەکان هەموو ئەمانە سیستەمن کاتێککە من قساکەم سە من بە سیستەم قساکەم وشەم لەبەر نەکردووە بۆ بیرم ناچێتەوە سیستەمی زمانەکە ئازانم ئەبێ ئێمە خۆمان فێری سیستەمی ئەو زمانە بکەین کە ئەمانەوێت نەک لەبەرکردن و ئەزبەرکردنی چەند وش و چەند ڕستەیەک ئەمە پرۆسەکە دواخا دەتوانم بڵێم هەنگاوێکی زۆر هەم زانستانەیە بەڕاستی هەم هەنگاوێکی کۆرانەیە. مامۆستا بە باسێک لە ڕێزمان بکەین وەکە زانین کە ئەگەر هەر کات لاوانەکانی خوێندنە سێری کتێبەکان بکەین ئەبینین کە ڕێزمان ئەخوێنرێت ڕێزمان تا چەند کاریگەری هەیە لەسەر فێربوونی زمان ئایا ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە خوێندکارەکانمان فێری زمان بن یاخود ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە نەتوانن ئەو زمانی کە ئەیانوێت فێری ببن. جارێ پێم خۆشە ئەو چەمکە ڕاستەوەکەم بەداخەوە ڕێزمانێکی کە لە وشە چەوتانەی لەو زارەوە چەوتانی لە کوردیا هەیە ئەچینەوە بۆ ڕیشەکان گرامەر زین گرامەر چییە؟ گرامەر وشەکە وێنانی هەڵبەتە ڕیشێکی وێنانی هەیە ڕاستم ڕۆ لە زمانی جێخۆی گردووە گرامەر یعنی هونەری نووسی هونەری نووسی بەڵام ئێماڵێن ڕێزمان و ڕێزمان ڕێگەیەک بۆ زمان من نازانم ئەو کەسانی کە موشیان داناوە ئایا بیری گرامەرەکان نەبووە خیاڵە لای ئەوە نەبوو نازانم ئەو موشەیە چۆن دانراوە وردەکارەکەی نازانم بەڵام کێشی تەیە بەڕاستی ئەم موشەیە. بێمە سەر پرسیارەکەی جەنابەت ڕێزمان کاریگەرە من ناڵم کاریگەر نییە بۆ فێربوونی و بەدەستێنانی زمانی دووە بەڵام وەکو وتم لە پرسیاری پێشۆ وەڵامی ئەوم دایەوە کە مامەڵەیەکی دروست دەکە ڕێزمانە بکەین زمان نەکەینە قوربان ڕێزمان ئەو مامۆستا بە ڕێزەی کە دەوراڵێتەوە کە ئەوێت فێرخوازەکە فێری زمانکە ڕوونی بۆی ڕوون کاتەوە بەداخەوە نمونە لەسەر خۆم دێنمەوە هەتاکو شەشم تەواو نەکرد پۆلی 6 کە ئەمڕۆ لە سیستەمی ئەمڕۆ پێوترێت 12 نەمزای ڕێزمان چییە وا مەزای ڕێزمان بکەر و نازانم ڕستە و ئام شتانە بەو جۆرە نییە مامۆستاکە بێ ڕێزمان شی بکاتەوە ڕێزمان دەنگەکانەوەی کە باسم کرد پیتەکانە فۆنیەمەکانە دواتر ئەمانە وشە دروستەکەن دواتر وشەکان گرێ و فرێز دروستەکەن دواتر ڕستە دروستەکەن ئەمە گرامەرە نەک ئەوەی ئەم ڕستە ئەرکی چییە ئەرکی فاعلە من ئەمێ بچم فێر ئینگلیزی بم مامۆستاکە پێم بڵێ جۆرەکانی سەبجێکت و نازانم مەفعول و ئەمە گرامەر نییە ئەمە هەر قەدر لە زمانەکە زمانەشە کە قسەی پێ ئەکرێت مامۆستا ڕێزمان هەمان ئەو زمانێک کە قسەی ڕێزمان ڕێگەیەکە بۆ ئەوەی کە پێشتر باسم کرد بۆ چوونە ناوەی ئەو زمانە ئەو زمانە نییە ڕێزمان هونەری نووسینە چونکە من گەڕامەوە بۆ ڕیشەکە هونەری نووسینە هونەری نووسینە کەسێک بیوێت فێری ئینگلیزی بێت ڕێزمان گرنگە بەڵام ڕێزمان فێری نووسینە کات فێری دروستکردنی ڕستەیە کات دووری خاتەوە لە زمانە غێرە ڕسمیەکەەوەی کە لە فارسیا پێوترێت زمانە کوچە بازاڕێکە ئەو زمانەی خەڵق قسەی پێکە ئەو زمانەی کۆمەڵگە قسەی پێکە ئایا ئەو زمانەیە کە پێ نووسێت نەخێت ئێستا ئێمە هەمومان شێوەزاری ببورن زاری ناوەڕاستمان کردووە بە ستاندارد ئەوەی کە باڵە پێوتێ سۆرانی
لە خانەکەینەوە تاکو و زاخۆ بەم زمانە کارەکرێت بەم زارە کارەکرێت ئەمە ستانداردا کەسێک بیوە فێری کوردی بێت لێرە فێرەکرێت و لە غێرە ڕسمیەکەش فێرەکرێت کوچە بازاڕێکە ئەو کە سلێمانیەڵێ یەم وانە ئەچمەوە وانە ئەسمەوانی ئەمە زمانی چی ئەمە زمانی ستانداردەکە نییە زمانە کوچە بازاڕێکی ئەو کە لە فارسیا پێوترێت بۆ فێربوو بۆ فێربوونی زمان هەم پێویستە گرنگی بە ڕێزمان بدرێت و هەم پێویستە گرنگی بە زمانی قسەکردن بدرێت ئەوی گفتاری پێوترێت و هەم پێویستە بە گرنگی بە زمانی نووسین بدرێت ئەبێ هەموو لایەنەکان بڕژێنە ناو یەکەوە تاکو زمانێکی باڵا بۆ ئەو فێرخوازە بێتەکایەوە. مامۆستا بەکارهێنانی قاموس تا چەند گرنگە ئەو قاموسەی کە ئێمە ڕۆژانە بەکارهێنین گرنگە کە لەو زمانی کە ئەمانێت بۆ کوردی بێت یاخود بۆ زمانی تر بێ بۆ ئەوی بتوانین هەم لە ڕێگەی زمانە بیانەکان زمانی تریش فێر ببین. خۆی لە ڕاستیە بەکارهێنانی قاموس یاخود ئەوەی پێوترێ فەرهەنگ یەکێکە لە ڕێگەکانی تر ڕێگەکانی تری بەدەستێنانی زمانی دووەم بەڵام کێشەکە لەوەیە لە کوردستانە بەداخەوە تا ئیسە مامەڵێکی ژێران لەگەڵ فەرەنگا نەکراوە کێشەکە لەوەیە ئێمە نەمانتوانیوە مامەڵێکی ژیرانە لەگەڵ فەرەنگا بکەین چۆن مامۆسایەکی بەڕێز کاتێککە دەوراڵێتەوە بە تایبەتی لە قۆناغێکی سەرەتاییە خوێنکارێکی یاخود فێرخوازێکی پۆلی شەشی بنەڕەتیە پێنجی بنەڕەتی زمان فێربی ئایا ڕەوایە خوێنکارەکە ببوورە مامۆساکە فەرهەنگێک گەورەی هەزار لاپەڕی بداتە کۆڵێ بڵێ کوڕم فەرهەنگ بەکاربێنە نەخێ کەواتە مەبەستم ئەوەیە بەکارهێنانی فەرهەنگ قۆناغ بە قۆناغە جارە لە قۆناغی یەکەم و دووەمە فەرهەنگ بەکار نێنێ بەڕاستی لە قۆناغەکانی تری ئەرکی مامۆسا چییە؟ ئەرکی مامۆسا ئەوە نییە فەرهەنگی بداتە مامۆسا و بڕۆ کاکی بەڕێز خوشکی بەڕێز خانمی بەڕێز بڕۆ بۆ خۆت لە ماڵەوە هەر وشەیەک هەر زاراوەیەک نەزانی دوتوێ فەرەنگەکە بکەرەوە و نازام فەرەنگی ئۆکسفۆردە فەرەنگی چییە چی ناوەکەنی کێشە نییە بیکەرەوە و وشەکە بەدەست بێنە زاراوەکە بەدەست بێنە ئەمە هەڵەیە ئەبێ زانیاری بدرێ بە خوێنکار فەرهەنگ چییە؟ ئۆکسفۆرد چییە؟ کورد فەرهەنگی هەیە فەرهەنگ بۆچی باشە؟ دەواازەی فەرهەنگ چییە؟ وشەکان چۆن لە فەرەنگا بدۆزینەوە واتای وشەکان چۆن لە فەرەنگا بدۆزینەوە ئەگەر وشەیە تاک ئەگە یەک وشە بۆ نە کوڕ کچ ئەمانە یەک وشە یەک ئاماژە بەندیانەیە یەک واتایان هەیە بەڵام وشەیەکە گەر فرێز بێت ئەگە وشەکە هاوڵاو بێت مەسەلە کوردایەتی کوردێتی ئایا ئەمە یەک ئاماژە بەندی یەک واتای هەیە هەموو ئەمانە بێ بۆ خوێنکارەکە ڕوون بکرێتەوە ئەمانە ڕوون نەکرێتەوە کارەساتە و یەک خاڵێتتر بڵێم لەسەر فەرهەنگ هەڵە لە زمانەوانێکی فەڕەنسی ئەڵێ فەرهەنگ گۆڕستانی وشەیە ئەڵە گۆڕێ بۆ وشە هەڵەکەنی مەبەست چییە لێرە مەبەست ئەوەیە بۆ نمونەیە دێنەوە بۆی بە جوانی قسەکانی چەسبێ ئەگەڕێنەوە بۆ ئەو فەرەنگانەی کە لە ماوەی ڕابردووە نووسراون هەرچەنەگە من بە فەرەنگی ناو نابم بۆ وشەدانی ناوە بەمانە بۆرینە و فەرەنگی کوردستان و فەرەنگی گومکرانی و فەرەنگیەکانی تر ئەمانە وشەدانن دەواازەی فەرەنگیان نییە ئەوەی کە باسم کرد وشەکانیان لە یەک نەدراوەتەوە ئەم وشە چی زارێکە ئەم وشە لە شەرا چۆن بەکار هاتووە لە زارەکان ترا چۆن بەکاردێ واتای چی ئەمانەیان نییە هیچی سەر تاپا لانی زانستیان فەرامۆش کردووە بۆیە بڕوا ناکەم ئەوانە فەرهەنگ بن قسەکە لەیرەیە ئەوەیە فەرهەنگ گۆڕستانی وشەیە زۆر جار وشەیەک هەیە لە فەرهەنگایە بەڵام کەچی لە ناو کۆمەلگای بە واتایەکی تر بەکاردێنیان ئەو وشە مردووە نمونێ دێنمەوە وشەی سۆنگەمانەیە ئەمڕۆ کورد ئەم وشەیە بەکاردێنێ لەم سۆنگەیەوە سۆنگەی یان چی لەم ڕوو بەڵام من و جەناب تەگەڕێنە بۆ فەرهەنگ بزانین ئایا لەم سۆنگەیەوە لە فەرەنگەکەی مامەژارە ئەمانە بۆرینای واتای چییە ئایا هەر لەم ڕووەیە نەخێت ینی سەبەب هۆکار ئەم وشەوەکو ئینسان وایە زمانوەکو ئینسان وایە چۆن ئینسان بە پێ تێپەڕبوونی کات قۆناغی گەشە و لاوازی و مردن و نازان چی هەیە زمانیش وایە وشە ئەمرێ وشە لە دایکە بێت بۆیە وشەکان کاتێ لە فەرهەنگان ئەم وشانە بە مردووی ماونەتەوە قسەکە لەوەیە لێرە گرنگە ئەبێ ئاماژەی زیاتری پێ زیاتر بکەین لەم بارەوە ڕای من ئەوەیە بەڕاستی خوێنکارێک ئەو وشانی کە مامۆسا پێدات ئەو وشانە بەکاربێنێت
ئەو شانە هەر زمانێکە ئینگلیزیە فارسی عەرەبیە ئەو شانە بکاتە ڕستەوە وشەکان کاتە ڕستەوە وشە لەبەر نەکات هێڵی سوورە بەڕاستی وشە لەبەر مەکە ڕستە لەبەرکە کە ڕستت لەبەرکرد لەبیر لاشێتەوە کە ڕستت لەبەرکرد ینی ماوەڵی ڕێزمان لەگەڵ زمانە نەکردووە ماوەڵی سیستەمە لەگەڵ زمانە کردووە دەستەکانە خۆش بە مامۆستاگیان سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ سوپاس بۆ مامۆستا سەروەر سەعدوڵڵا ماستەر لە زمانی کوردی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان هونەر باشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانەیە هونەر سڵاو لێ بۆ بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ ئازیزانم وچانێکی کورت و دواتر بەردەوامە بین. ئازیزانم لەگەڵتان بەردەوامین دووبارە پەیامنێرمان هونەر باشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە هونەر سڵاوت لێ بێم کاتت باش بێ دەمێ بزان زانیاریەکان لای تۆ چین. سڵاوتان لەبێ کۆژین بێگومان پرسی گەرم لە ئێستادا بەلای هاوڵاتیانەوە نەخۆشی کۆرۆنایە بە خۆشحاڵیەوە لە سنووری ئیداری ڕاپەڕین ئامارەکانی چاکبوونەوە ڕوو لە زیادبوونە لێ تا ئێستا لە سنووری ئیداری ڕاپەڕین 140 توش بوو بە نەخۆشی کۆرۆنا بە تەواوەتی نەخۆشیەکەیان تێپەڕاندەوە و نەخۆشخانەیان جێهێشتەوە و گراونەتەوە ماڵەکانی خۆیان کەمە یەکێک لەو هەواڵە زۆر باش و خۆشانەیە بەنسبەت هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕینەوە لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی بە تایبەتر لە قۆناغی دووەمی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تاوەکو ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 2737 پشکنین ئەنجام دراوە لەو ڕێژەیە 456یان تووشی نەخۆشی کۆرۆنا بوونا و بەداخەوە 20 کەس بەهۆی کۆرۆناوە لە سنووری ئیداری ڕاپەڕین گیانی لەدەستداوە بەڵام وەکو ئاماژەم پێدا ئەو ئامارێکە بەلای هاوڵاتیانەوە دڵخۆشکەرە چاکبوونەوەی 143 هاوڵاتیە و لەمەش گرنگتر کۆژین ئەم هاوڵاتیانەی کە لە ئیداری ڕاپەڕین نەخۆشیەکەیان تێپەڕاندووە لەژێر ڕێنمایی تەندروستی ئامادەی ئەویان هەیە بەشیشی زۆریان کە پلازما ببەخشن ینی زۆرینەیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان خۆیان بانگەشەیەوە دەکەن کە گروپی خوێنەکەیان چییە و چەند ڕۆژە نەخۆشیەکەیان تێپەڕاندووە ئامادەی ئەویان هەیە کە پلازما ببەخشن کەمە یەکێک لەو هەنگاوە زۆر گرنگانەیە لە سنووری ئیداری ڕاپەڕین بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند حاڵەتێک لە سنووری ئیداری ڕاپەڕین ینی ئەوەی کە بەردەوام بانگەشەی بۆ دەکرا لە تۆڕە کۆمەڵاتیەکان چەند کەسێک حاڵەتی زۆر تەندروست بوو بەڵام لە ئێستادا بە خۆشحاڵیەوە تەندروستی بەشێکی زۆریان باشە ئەوە جێگیرە و لە سنتەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ڕانیە لە قەڵازێ لە ژێر چاودێری پزیشکیدا بە شێوی بەردەوام و هاوڵاتیانەی کە بوونیان هەیە یان پشتنیان بۆ دەکرێت چاودێری
وردەکرێن. کۆژین لەگەڵ بەرزبوونەوەی ئامارەکانی چاکبوونەوەی هاوڵاتیانیش هەنگاوەکانی دروستکردن و بیناکردنی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆناش لە سنووری ئیداری ڕاپەڕین بەردەوامی هەیە. ئەم نەخۆشخانەیە گرنگەکەی ئەوەیە جگەلەوەی کە لەم قۆناغەدا بۆ نەخۆشی کۆرۆنا بەکاردێنرێت لە هەمان کاتدا دواتر بۆ نەخۆشی گوازراوە یان وەکو ناوەندێکی تری پزیشکی گرنگ لە سنووری ئیداری ڕاپەڕین دەکرێت کاری لەسەر بکرێت. ینی ئەو نەخۆشخانەیە کە بیناکرا هەر لە سەرتاوە بۆ بیناکرا تەنها پەیوەست نەبێ بە نەخۆشی کۆرۆناوە و دواتریش دوای نەخۆشی کۆرۆناوە جێهێشتنی ئەم قۆناغا بتوانرێت نەخۆشخانەکە بە شێوەیەکی زۆر باش بەکاربهێنرێت کە ئەمە جێگای خۆشحاڵی هاوڵاتیانە. ئەم نەخۆشخانەیە لەسەر ئەرکی سەرمایه‌دارانی سنوورەکە دروست کراوە بەشێکی زۆری کارەکانی تەواو کراوە و لە داهاتوویەکی نزیکدا وا بڕیارە ئەم نەخۆشخانەیە تەواو بکرێت و بخرێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین. ئەوەی کە گرنگە کۆژین بە درێژایی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتاوەکو چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەمیشە دەستگای مرۆیی مام بە شێوەی بەردەوام هاوکاریەکانی گەیاندۆتە سنووری ئیداری ڕاپەڕین. هەرچی پێویست بووێ بۆ سنووری ئیداری ڕاپەڕین ئامادەیی هەبووە و پێشکەشی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینی کردووە لە چەند هەفتەی ڕابردوودا لە قۆناغێکدا کە ینی لە ڕووی پێداویستیەوە تەندروستی ڕاپەڕین حاڵەتێکی زۆر خراپدا بوو بەڵام دەستگای مرۆیی مام لەم قۆناغەدا پێداویستەکانی هێنا و دواتریش جارێکی تر کارواری تری فراوانی پێداویستی گەیاندۆتە سنووری ئیداری ڕاپەڕین کە هەموو ئەوانە بۆ خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕینە. بەدەر لە نەخۆشی کۆرۆنا و پلازما و تەندروستی هاوڵاتیان کۆژین دوایمیشت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە لە ساڵی ڕابردوو لەلایەن خودی خوبا تاڵەبانیەوە بڕیارێک دەرچوو کام بڕیارە بەشێکی گرنگی بۆ سنووری ئیداری ڕاپەڕین بۆ ئەویش تاپۆکردنی خانۆ بێت تاپۆکان بوو. بڕیارەکەی خوبا تاڵەبانی بە جۆرێک بوو کە ئەو داهاتەی لە سنووری هەر شارەوانیەک کۆ دەکرایەوە و لە تاپۆکردنی خانوەکان دەکەوتە دەست خەزێنەی شارەوانی جارێکی تر بۆ سنووری هەمان شارەوانی ئەمە خرج دەکرایەوە. لە ئێستادا ئەم بڕیارەی کە هەیە بۆ تاپۆکردنی خانۆ بێتاپۆکان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە بووە بە یاسا لە پەرلەمانی کوردستانەوە دەنگی پێدراوە لە ڕاستیدا هەموو داهاتەکەی ناچێتەوە خزمەتی شارەوانیەکان و تەنها بەشێکی کەمی ئەم بەڵێ سپاس بۆ پامنێرمان هونەرکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری دووەماندا باز لە نەخۆشی شەکراکەین هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە و کاریگەریەکانی نەخۆشی شەکرە لەسەر چاو و لەسەر گورچی لە و دواتریش باسێک لە چارەسەرەکانەکەی چۆن بتوانین چارەسەریان بکەین و ئەو کەسانەشی نەخۆشی شەکریان هەیە چۆن بتوان پارێزی بکەن بۆەوەی کە شەکرەکەیان دایمە بە کۆنتترۆلی بمێنێتەوە. هەر بۆ مەبەستەش دکتۆر فواد بابان پزیشکی پسپۆڕی هەنایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلامانە. دکتۆر گیان سڵاو لێبێ بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتین. دکتۆر گیان باس سەرەتا باسێک لە نەخۆشی شەکرە بکەین پێناسێک بۆ نەخۆشی شەکرە بکەین بزانین چییە. بەڵێ نەخۆشی شەکرە یەکێکە لە نەخۆشیە بەربڵاوە درێژخایەنەکان کە لە جیهانە ڕێژەیەکی زۆر نەخۆش بە ملیۆنەها کەس تووشی ئەبن لە وڵاتی ئێمەشە لە کوردستانە بە هەزاران کەس تووشیە بن و یەکێکە لەو نەخۆشیانەی بە بەردەوام لە پەرەسەندن و زیابوونایە لە دنیا لە لای ئێمە شەروایە یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنانەی بەڕاستی چارەسەری ئاسانە گەر نەخۆش هاوکار بێ لەگەڵ پزیشکەکەی بۆ چارەسەرکردنی ینی ڕۆڵی نەخۆش لە چارەسەرکردنی ئەم نەخۆشیە زۆر زۆر گرنگە و کۆڵەکەی سەرەکیە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە. واتە ئەو کەسەی کە تووشی نەخۆشی شەکرە بێ خۆی ئەتوانێت خۆی خۆی بە سەرپەرشتی و ڕاوێژ لەگەڵ پزیشکەکەیە ئەگەر هاوکار بێ بۆ پابندبوون بەو ڕێنمایانەی کە پزیشکەکەی دیارریەکە بە دڵنیاییەوە ئاکامە درێژخایەنەکانی کەمترە بێ و هەنێکیان هەر ڕوونان. دکتۆر با باسێک لە جۆرەکانی نەخۆشی شەکرە بکەین زین لە چەند جۆر پێگێت و جۆرەکانیشی. بەڵێ دوو جۆری سەرەکی هەیە لەگەڵ ئەوەشە چەند هۆکارێکی تری چەند جۆرێکی تریشی هەن ئێستا ئەتوانین پۆڵین بکرێن بۆ 4 جۆری سەرەکی یەکەمیان پێوترێ جۆری یەک جۆری دوو جۆرێکی تریان هەیە کەەوە تووشی ئافرەتی دووگیانە بێ جۆرێکی تریشیان هەیە پێوترێ شەکری شاراوە بێجگە لەمەش جۆری تری هەیە کە بەهۆی گلاندە کوێرەکانەوە نەخۆش تووشیە بێ ئەمانە زۆر دەگمەنن بەڕاستی و جۆری یەکەمیان ئەوانن کەەوە
پێویستیان هەمیشە بە ئینسولین هەیە و پەنکەریاسیان ئینسولین دەرناکەن و ئینسولینیش هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی نەخۆش تووشی شەکرە بێت، چونکە ئینسولین ئەو هۆرمۆنەیەکەوە شەکر پاڵ پێوەنێ بۆی بچێتە ناو خانەکانی لەشەوە تا بەکار بێت بۆ وزە. لەبەرەوە ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە یا ئینسولینەکەیان کەمە بە یەکجاری وەکو لە جۆری یەکەمە یا بە ڕێژەیی کەم بۆتەوە یا ئینسولینەکەیان هەیە ئینسولینیان هەیە بەڵام کاریگەری ئینسولین کەم بۆتەوە لەبەرەوە ئینسولین ناچێتە ناو شانەکانی لەشیانەوە و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی شەکر و بەرزبوونەوەی شەکر بە درێژایی تەمەن وەبوونی بە چەند ساڵێک ئەبێ بەهۆی دروستبوونی چەند نەخۆشیەک لە هەموو کۆندامەکانی لەشی مرۆڤە بە تایبەتی لە چاو و بۆریەکانی خوێن و بۆریەکانی مێشک و بۆریەکانی گورچیلە و هەتا تەنانەت پێست و بۆریە خوێنبەرەکانی قاچ و خول و ئەمانش هەمویان لە ئاکامی پابەند نەبوونی نەخۆش بە ڕێنمایەکان ئەم کاریگەریە سامناکانە دەرەکەون، بەڵام گەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنمایەکان لە پابەندبوون بە پارێز و بە دەرمان و بە خواردەمەنیەکان ئەو خواردەمەنیانەی کەوا پێویستە خۆی لێ پارێزێ ئەو خواردەمەنیانەی کەمی کاتەوە ئەو خواردەمەنیانەی زیاتر بەکاری بێنێ و زیاکردنی جوڵەی خۆی بە دڵنیاییەوە ئەم کاریگەریانەی کە باسم کرد کە هەمویان سامناکەن بە تایبەتی جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و پەککەوتنی گوچیلەکان و ئیلتیهابی زۆر و ئیلتیهابی پێست و کەسبوونی چاو و ماندووبوونێکی زۆر و لاوازی سێکسی و ئەمانە هەر هەمویان کاریگەری خراپن لەسەر تەندروستی مرۆڤ. بەڵام ئەگەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنمایەکان و ڕێژەی شەکرەکەی لە ئاستێکی ئاساییە بهێڵێتەوە بەهۆی پارێز و ئەو دەرمانانەی کە بەکاردێ دڵنیام بە دەگمەن ئەم کاریگەریانە دەرەکەون لە مەودای دوورە. دکتۆر با باسێک لە نیشانەکانی بکەین. نیشانەکانی تا چەند بەپێی جۆری شەکرەکە ئەگۆڕێت؟ لە ڕاستیە نیشانەکانی لە جۆری یەکەمە زۆر لە ناکاو دروستە بێ، لە جۆری دووهەمە ئەوانەی کەوا تەمەنیان لە سەروی 30 ساڵ یا 45 ساڵەوەیە لەسەر خۆ دیارە، ئەوانەی کەوا دووگیانن لە کۆتاییەکانی سکپڕیا دەرەکەون و ئەوانەی شاراون نیشانەیان هەر نییە. لەبەرەوە ئەبێ بە جۆرەی جۆرەکەی تەماشای بکەین بە گشتی ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە بە تایبەتی جۆری دوو کە بەربڵاوترین جۆری شەکرە لە هەموو دنیا لە لای ئێمە شەروایە کە لە سانەوەی نەخۆشەکانی شەکر ئەم جۆرەیان هەیە، بریتیە لە زۆر میسکردن، زوو تین و بوون و برسی بوون، لەبەرەوە زۆر میزەکەن، زۆر ئاوەخۆنەوە زۆرە خۆن و زوو تینویانە بێ و زۆر هیلاک و ماندووە بن و بە درێژایی ئەگەر ماوەیەکی زۆری پێ بچێت ڕێژەی کێشیشیان دابەزێ لەگەڵیان وەلاوازە بن. دکتۆر با باسێک لەوە بکەین کە ئەم نیشانانە بەپێی ساڵی شەکرەکە ئەگۆڕێ بۆڵم بۆ نمونە کەسێک 10 ساڵی بێ شەکری بێت، ئایا نیشانەکانی ئەگۆڕێت بەپێی ئەو ساڵانی توشبوونی؟ بەندە بەوەی کەوا چەند پابەندە بە ڕێنمایەکان. ئەگەر بێت و نەخۆش پابەند بێ بە ڕێنمایەکان وردە ئەم ئاکامە درێژخانانە لە کەمبوونا بن ئەتوانێت ژیانێکی زۆر ئاسایی بەڕێ بکە و پێوەی دیار نەبێ کە هەر نەخۆشە لە ڕاستیە. لەبەرەوە چەند نەخۆش پابەند بێ بەوەی کەوا ئەو پارێزانەی کە نەخۆش کە دکتۆر بۆی دانێ پابەند بێ پێی بە تایبەتی ئەوانەی کە قەڵەون کێشیان کەمکەنەوە، جوڵەی خۆیان زیاد بکەن، وەرزش بکەن، خواردنە شیرینیەکان کەمکەنەوە، چەورەکان کەمکەنەوە، پرۆتینات و سەوزە و میوە زیاتر بخۆن. ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کەوا پێکهاتەکانی لەشیان لە کاربۆهایدرات و چەوری و پرۆتین تێک نەچێت لە ئەنجامی بەرزبوونەوەی نەخۆشی شەکر. دکتۆر با باسێک لەو بکەین نیشانەکان لە کاتێکا کەسێک ئەگەر شەکرەی بەرز بێت چۆن دەرئەکەوێت؟
چۆن بزانێ ئەو کەسە شەکری بەرزە؟ ئەم نیشانانەی کە باسم کرد کە پیا دەرکەوت باشترین شدەوەیە کەوا نەخۆش فەحسێکی خوێن بکە. ئەو فەحسی خوێنەش بریتە لەوەی کەوا پاش 8 سەعات بە ڕۆژوو بوون ینی خواردن و خواردنەوەی نەخوارد بێ ئەگەر بێت و ڕێژەی شەکرەکەی لە 126 زیاتر بێ یا هیمۆگلۆ فەحسێکی تر هەیە هەر ئەویش فەحسی خوێنە بەڵام پێویستە بە هیچ خۆ ئامادەکردنێک نییە پێوترێ هیمۆگلۆبین A1C ئەو شەکرەیەکەوە لەگەڵ هیمۆگلۆبینە تێکەڵاوە بێ و پێ ئەوترێ شەکری کەڵەکە بوو کە نیشانەی ئەو شەکرەیە لە ماوەی ڕێژەی ئەو شەکرەی لە ماوەی 3 مانگی پێشووە نەخۆشەی بووە ئەگەر بێت و ئەمەش بەرز بێ ئەوەش نیشانەیەکەکەوە بە تایبەتی ئەگەر بێت لە 6.5 زیاتر بێ. دکتۆر جیاوازی چیە لە نێوان پشکنینی ڕۆژانە و ئەو پشکنینی 3 مانگ جارێک ئەکرێت؟ ئەمەی 3 مانگ جارێک ئەکرێت نەخۆ پیشانیا کە شەکرەکەی لە ماوەی ئەو 3 مانگا نەخۆش چۆن پابند بووە بە دەرمانەکانی یا بە پارێزەکەی کە نەخۆش بۆی کە دکتۆر بۆی داناوە بەڵام شەکری ڕۆژانەی ئەو شەکرەیە کە لەو سەعاتە نەخۆش هەیەی و نیشانەی ئەوەیەکەوە ئەو دەرمانەی کە خواردوێتی دوێنێ ئێوارە یا ئەگەر ئێوارە فەحسی کرد بەیانیش دەرمانەکەی چۆن بووە چەندی خواردووە ئەو ڕێژەیەمان بۆ دەرەکەی لەبەر ئەوە ئەگەر نەخۆش بیەوێ بە ڕێکوپێکی ئاگای لە ڕێژەی نەخۆشیەکەی بێ ئەبێ بە ڕۆژانە خۆی فەحسبا لە ماڵەوە لەبەرەوە هەر لە سەرەتاوتم بۆیە هاوکاری نەخۆش خۆی و پابندبوونی بەوەی خۆی چۆن چاودێری خۆیەکە ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی ئەبێ لەوەی کە چۆن خۆیە پارێزێ و ئەبێ ئەو کوتم نەخۆش دکتۆری خۆی بێ بەڕاستی. دکتۆر جگەل لە پشکینەکان بەخوێن لە ڕێی میزی شەو پشکنی نەکرێت؟ بەڵێ جگەل لە پشکنینەکان بەخوێن لە ڕێی میزی شەو پشکنین لە ڕووی میزی شەو هەر کاتێک شەکر لە 180 میلیگرام زیاتر بوو لە خوێنە لە میزیشە دەرەکەی بەڵام نەخۆش پێویستی بەوە نییە بچێ هەموو ڕۆژێ میزی خۆی فەحسکە تەنها خوێنی فەحسکە کافیە بۆ ئەوی تێبگا کە نەخۆشیەکەی شەکرەکەی ڕێژەکەی باشە ئاساییە یا ئاسایی نییە. دکتۆر باسێک لە هۆکارەکانی دروستبوونی بکەین بزین هۆکارەکان تا چەند گرنگن بۆ نمونە تەمەن تا چەند پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی شەکر؟ بەڵێ لە جۆری یەکەمە ئەوانن کەوا پێش 30 ساڵ تووشیانە بێ و هۆکارەکەی بەڕاستی تا ئێستا هەرچەند نەزانراوە بەڵام پەیوەنی هەیە بە جیناتەوە و هەنێکیش ئەڵێن پەیوەنی هەیە بە توشبوون بە هەنێ ڤایرۆسەوە لەبەرەوە لە ناکاو دروستە بێ و نەخۆش نیشانەکانی پیا دەرەکەی لەوانەیە مناڵێک بێ عمری 4 ساڵ بێ 5 ساڵ بێ یا 10 ساڵ بێ بەڵام نیشانەکە لە بەڵام هۆکارەکان لە تەمەنی سەر و 45 ساڵیە زۆربەی ئەگەڕێتەوە بۆ کێشی نەخۆش کە زۆر قەڵەونەوانە جوڵەیان کەمە وەرزش ناکەن یا پەستانی خوێنیان بەرزە چەورەکانی خوێنیان بەرزە یا وەکو لە خێزانەکانیانە یەکێک باوکیان یا دایکیان یا خوشکیان یا برای شەکری هەیە و لە ئافرەتانیشە هەنێک لەو ئافرەتانەی کەوا هەنێ فرەلویان هەیە لە ناو هێلکەدانیانە پێوترێ پۆلیسیستیک کدنی پۆلیسیستیک ئۆڤەری ئەمانەش لەبارن بۆ ئەوەی تووشی نەخۆشی شەکرە ببن. دکتۆر باس لە بۆ ماوەی کرد بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم نەخۆشیە؟ لە ڕاستیە ئەگەر یەکێک دایک و باوکی شەکری هەبێ مناڵەکانی زۆرتر لەبارترن بۆ ئەوی تووشیان بێ بەڵام مەرج نییە هەمویان تووشیان ببێ بەڵام ئەگەر هەر یەکێکیان لە کەسوکاریان هەی بێ ڕێژەکەی کەمترە بەڵام مانای ئەوەیە ئەو کەسانی لە خێزانەکانیانە بە جۆرێک لە جۆرەکان شەکریان هەیە لەبارترن بۆ ئەوەی تووشی نەخۆشی شەکرە ببن بێ ئاگایان لە خۆیان بێنێ ئەگەر یەکێک برایەکی یا خوشکی یا دایکی یا باوکی شەکری هەبوو دائیمە ئەبێ خۆی مناڵەکانیش ئەبێ وریا بنەوەیکەوە
ئاگایان لە کێشی لەشیان بێ، ئاگایان لە وەرزشکردن بێ، لە جوڵەی خۆیان بێ و هەر نیشانەیەکی سەرەتاییان پیا دەرکەوت زوو بچن فاسی خۆیان بکەن. بەڵێ دکتۆر بابینە سەر هۆکارەکانی تر خواردن تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر کەسێک لە تەمەنیا شیرینی و چەوری زۆر بخوات هۆکارە بۆ ئەوەی کە لە کۆتایەکانی تەماشیاوەکوتم لە سەرەتاوە قەڵەوی یەکێکە لە عینەکان و نەخۆش چۆن قەڵەوە بێ کەسێک چۆن قەڵەوە بێ بەهۆی جۆری خواردنەکەی و جوڵانەکەی ینی بریتە لەوەی چۆن چەند ئەجوڵێ و چەنەخوا ئەگەر کەسێک جوڵەی کەم بێ و هەمیشە خواردنێکی زۆر چەور و شیرینی زۆر بخوا بە دڵنیاییەوە کێشی زۆرە بێ و ئەوانەی کە کێشیان زۆرە بێ و ناجوڵێنەوە زۆرتر لەوانەیە تووشی نەخۆشی شەکرە بن. بەڵێ دکتۆر بابینە سەر چارەسەرەکان. بڵێ چارەسەرەکان لە ڕێگەی چیۆن لە ڕاستیە بە ژێرەی جۆرەکەیە گۆڕێ وەکوتم لە جۆری یەکەمە ئەوانە بە دڵنیایی و هەر هەمویان پێویستیان بە پارێزە و پێویستیان بە ئینسولینە بەڵام چونکە مناڵن ئەبێ ئاگامان لەوە بێکەوە تەندروستیان تێک نەچێت لەبەرەوە ئەبێ ڕێژەی ئینسولینەکەیان بە شێوەیەک بێ کەوا کاریگەری نەبێت لەسەر گەشەی مناڵەکان. ئەوانە بە هەمیشە بێ ئینسولین لە خۆیان بن و ئینسولینێکی بەردەوامیانەوێ و ئەگەر بێت و ئینسولینەکان بەکار نهێنن لەوانەیە ئینسولینەکان بە ڕێژەیەکی زۆر بەرز بێتەوە و مادەیەکیش لە خوێنە زیابێ پێوترێ کیتۆن ئەم کیتۆنە لەگەڵ ترشەڵۆکی خوێنازییا بێ پێوترێ بە کیتۆ ئەسیدۆزس ئەمانە لەوانەیە لە هۆش خۆیان بچن لەبەرەوە ئەوانە ئینسولینیانەوێ بەشەکانی تر بەڕاستی بە هەمویان بەگشتی پارێز بەردی بناغی چارەسەرە بەڵام ئەوانەی کە بەشی دوویان زۆربیان لەوانەیە تەنها بەڕێنمایە تەندروستیەکان پابندبوون بە خۆراکێکی تەندروست لەگەڵ وەرزشکردن لەوانەیە ببێ بەهۆی ئەوەی شەکرەکەیان دابەزێ و شەکریان نەمێنێ بەڵام ئەگەر ئەوە فای نەبوو پارێزکردن لەگەڵیا دەرمان ئەوێ بە نەخۆشەکە لە ڕێگەی دەمەوە جۆرەها حەبە ئێستا بە تایبەتی وەکو گلوکۆفێج کە باشترین دەرمانە بۆ بەکارهێنانی لەو کەسانە و ڕێژ وە چەند ئەو دەرمانە بەکارهێنرێ بەنە بەوەی کەوا نەخۆشیەکەی چەند تونوتیژە و شەکرەکەی چەند بەرزە و بێ بە ڕاوێژ لەگەڵ دکتۆرەکەیە بگاتە ئەو ئەنجامەی کە ڕۆژانە ئەبێ چەند شەکر بخوا و چەند ئەنسولین ئافو چەند حەب بخوا و ئەمە هینە بە هەنێک لەمانش بەشی دووهەمیان جۆری دووهەمیان هەنێک لەمانە پاش چەند ساڵێک لەوانەیە پێویستیان بە ئینسولین هەبێ سەرڕایەوەی کەەوە حەبیش بەکارێنن پارێزی شەکەن ئەبێ ئینسولینیش بەکاربێنن ئەو ڕێژەی ئینسولینەی کە بەکاری هێنن ئەویش بنەبەوەی کەوا شەکرەکەیان چەند بەرزە. دکتۆر هەموو کات باس لە پارێزیەکان ئەکرێت و بڵین بۆ نمونە ئەو خواردنانەی کە کاریگەری خراپیان هەیە لەسەر نەخۆشی شەکرە باس لەوان ئەکرێت بەڵام من ئەمە بزانم کە ئەو خواردنانەی کە باشن بۆ نەخۆشی شەکرە ئەوانە چین پێویستە بخورێت ئەو خواردنانەی باشن بەڕاستی بریتین لەوەی کەوا نەخۆش دوورکەوێتەوە لە شیرینیەکان بەگشتی و ئەو مادانەی کە پرۆتینی تایە زیاتر نەخۆش بیخوا و چەوری کەم کاتەوە بە ڕێژەیەکی گشتی سەوزە و میوە زۆر بخوا بە تایبەتی ئەو میوانەی کە زۆر شیرین نین بە ڕۆژانە بێ بەشێک بێ و ئاوی زۆر بخواتەوە و لەشی تا وشک نەبێتەوە وەرزشکردن بە گشتی زۆر مهمە بە پێی تەمەنی نەخۆشەکەەوە بە پێی توانایی چونکە وەرزشکردن و جوڵەیەکی زۆر ئەبێ بەهۆی نەکەر شەکرەکەی کەم بێتەوە چەورەکانیش کەم بنەوە زەختیش کەم بێتەوە لەبەر ئەو نەخۆشانە پێویستە لە هەمان کاتە کە زۆربەیان زەختیان هەیە ینی پەستانی خوێنیان بەرزە ئەبێ چارەسەری پەستانی خوێنەکەشیان بکەن دەرمان وەرگن بۆ ئەوە دەرمان وەرگن بۆ چەورەکان کۆلیسترۆل یا وەکو کۆلیسترۆلی سیانی چەوری سیانی ئەوەش ئەبێ دەرمانی بۆ وەرگن و ئەو کەسانی جگەرە خۆرن ئەبێ واز دەجگەرە بێنن بە شێوەیەکی گشتی ئەبێ شێوەی ژیانیان بە شێوەیەکی گشتی بگۆڕن لەگەڵ لە خۆشیەکانە خۆیان بگونجێنن. دکتۆر باسێک لە ئەوە بکەین ئایا
نەخۆشی شەکرە بە تەواوی چارەسەری هەیە یاخود هەر چارەسەرەکان تەنها لەسەر پارێزی وەستاوە؟ لە ڕاستیە یەکێکە وەکوتم لە سەرەتاوە خۆشبەختانە ئەم نەخۆشیە چارە ئەکرێ بە شەرتێ نەخۆش پابند بێ، یعنی ئەگەر نەخۆش پابند بێ وەزنی خۆی کەم کاتەوە و جوڵەی زیاد بکە خواردنەکانی ڕێک و پێک بکە ئەتوانێت ژیانێکی زۆر ئاسایی بژی و شەکرەکەشی نەمێنێ وردە وردە. بەڵام ئەمەش بەنە بەوەی کەوا ئەو کەسە پەنکەریاسی چەند لە کار کەوتووە. ئەگەر بێت و پەنکەریاسی زۆر لە کارکەوت بێ ئەوە بە دڵنیاییەوە پێویستی بە دەرمانە بێ لەوانەیە پێویستی بە ئینسولینیشە بێ، بەڵام ئەگەر پەنکەریاسی زۆر لە کار نەکەوت بێ لەوانەیە بە ڕێخستنی شێوەی خواردن و ژیانی بتوانێت شەکرەکەی کۆنتترۆل بکە. بەێ دکتۆر بە باسێک لەوە بکەین کە کاریگەری نەخۆشی شەکرە چیە لەسەر چاو؟ لە ڕاستیە ئەبێ بەهۆی کەسبوونی چاو و ئەگەر نەخۆش ناو بەناو فەحسی چاوی نەکا کە هیچێکە لە ئەو هۆکارانەی کە بێ بەهۆی کوێربوون لە ڕاستیە لەبەرەوە نەخۆشە بێ بە بەردەوام هەر 6 مانگ جارێک ساڵێک جارێک بتوانێت فەحسی ناو چاوی بکە لەلایەن دکتۆری تایبەتمەندی چاوەوە و زۆر مهمە و نەخۆشە بێ ئاگای لە وەکوتم ئاگای لە نەخۆشیەکە نیشانەکانی نەخۆشیەکانی دڵ و نەخۆشی جەڵتەی دەماغ و نەخۆشی گورچیلە و ئاگای لە پێست و ئاگای لە پەنجەکانی قاچی بێ. ینی یەکێک وتەیەک هەیە لە ناو پزیشکەکانە ئەوترێ ئەبێ نەخۆشی شەکرە وەکو چۆن ئاگای لە چاوێتی ئاگای لە پەنجەکانی قاچی بێ. لەبەرەوە پاک و خاوێنی و وشکردنەوەی پاش ئەوەی کەوا خۆیشوە نەخۆش قاچی پاکەکاتەوە بێ بینی پەنجەکانی بە باشی وشکاتەوە و ئاگای لە پەنجەکانی قاچی بێ و نەیەڵێ برینار بێ، چونکە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەگەر تووشی هەر جۆرە برینیەک ببن بە ئاسانی برینەکان چاک نابێتەوە، لەبەرەوە زۆر ئەبێ ئاگایان لە خۆیان بێ. ئەی لەسەر گورچی لە کاریگەریەکانی چیە دکتۆر؟ ئەوانەی شەکریان هەیە لەبەر ئەوەی ڕێژەی شەکر لە ناو ئەوەی کارژێتە ناو میزەڵانەوە زۆرترە زۆرتر تووشی هەوکردنی گورچیلەکانیانە بن و لەوانەیە هەنێکیان ئەگەر پابند نەبن لە ماوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوە شوتم بنە بەوەی کەوا چەند پابندە لەوانەیە تووشی پەککەوتنی گورچیلەکانیان ببن و پێستیش بەگشتی تێگەچێت لە نەخۆشی شەکرا پاش ماوەیەکی زۆر چەند ساڵێک لەوانەیە پێستی نەخۆش تەنک ببێ ڕەش بێتەوە تلۆخ بکە برینی تایبەتی لێ دروست ببێ، لەبەرەوە گۆڕانێکی زۆر لە پێستی نەخۆشیشە دروستە بێت. جگەلەوەی هەوکردنی دەمارەکان بە تایبەتی لەو کەسانەی کەوا پابندین بە نەخۆشیەکە و شەکرەکەیان زۆر بەرزە و بە تایبەتی ئەوانەی کە مەشروبێکی زۆرە خۆنەوە کە یەکێکە لە هۆکارەکانی نەخۆشی شەکر کە کاریگەری هەیە هەم لەسەر پەنکەریاس هەم لەسەر مێشک و هەم لەسەر گورچیلەکان و لەسەر بۆرەکانی چاو و لەسەر لە خوێنبەرەکانی گورچیلەکان، لەبەرەوە ئەبێ ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە سەر ڕایکەم پابندبوونیان بە خواردنەکانیان ئەبێ جگەرە نەکێشن و ئەبێ هەوڵیش بن ئەگەر مەشروب خۆر بوون یا وازی لێبێنن یا زۆر کەمی بکەنەوە. دکتۆر ماکی تری هەیە بڵێ بۆ من لەسەر بەشێکی تری جەستە کاریگەری هەبێت نەخۆشی شەکرە؟ لە ڕاستیە نەخۆشی شەکرە وەکوتم چونکە تەسیرە کاریگەری هەیە لەسەر بۆرەکانی خوێن، لەبەرەوە هەموو کۆئەندامی لەشی مرۆڤ کاریگەری خراپیە بێ، لەبەرەوە جوڵەیان کەمە بێ، زۆرتر مانووە بن، هیلاکە بن و لەوانەیە حوسەڵەشیان کەمتر بێ زۆرتر لە خەڵکی تر. بەڵێ دکتۆر وەکو دواپرسیارم دوڕێنمایی چیە بۆ ئەو کەسانی توشبووی نەخۆشی شەکرن؟ ئەو نەخۆشانەی تووشی نەخۆشی شەکرە بن ئەبێ پابند بن بە ڕێنمایی پزیشکەکانیان و خۆیان ئاگایان لە ڕێژەی شەکرەکەیان بێ بە بەردەوام ئەگەر خۆیان پیان کرا و بتوانن فەحسی خۆیان بکەن لە ماڵەوە یا یەکێک بتوانێت لە خێزانەکەیان فەحسی بۆ بکە، ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەو نەخۆشانە و ئەگەر پابند بن بەم ڕێنمایانە بە دڵنیایی و ئەتوانن ژیانێکی زۆر ئاسایی بژین
و هیچ جیاوازیان نابێت لەگەڵ ئەو کەسانەی کە شەکریان نییە. دەستەکانە خۆشە دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر فواد بابان پزیشکی پسپۆڕی هەناوی کابەشێکی ڕاستەوخۆ لەمان بوو بەڵێ ئەزانم هەروەکوتمان لە تەوەری سێماندا باس لە کۆنتترۆلکردنی تووڕێی ئەەکەیم زین چۆن بتوانین ئەگەر ڕۆژانە ئێمە بەهۆی هەر کێشێکی ژیانمان بێت تووڕە ببین بتوانین بە زووترین کات کۆنتترۆلی بکەین لە هەمان کاتیشدا باسێک لەوەکەین دەوروبەرمان تا چەند کاریگەریان هەیە لەسەر زۆربوونی تووڕەبوونمان لە هەمان کاتدا باز لە کاریگەریەکانی خێزان و پەروەردە ئەەکەین لەسەر تووڕەبوونمان و چۆن بتوانین چارەسەری بکەین هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر بەڕێز هێمن ڕەفیق نووسەر و توێژەری کۆمەڵایەتی لەگەڵمانە کاکێ من سڵاو لێ بەیانیت باش بێت سەرتا با پێناسێک بۆ تووڕەبوون بکەین بزانین تووڕەبوون چییە؟ بەڵێ سڵەتان لێ بێ بانیتان باش خۆشحاڵم کە لە ئەمڕۆی بەرنامەی بەڕێستان بەشدارین سڵاوی هەولێر پێشکەشی ئێوە بێ پێشکەشی بینەرانی گەلی کوردستان بێ بە دڵنیاییەوە بابەتی تووڕەبوون بابەتێکی سروشتی غەریزیە لە هەموو مرۆڤێکدا بوونی هەیە و ئەم بابەتە بەشێکی دانەبڕاوە لە سایکۆلۆژیای هەموو ئینسانێک هەر کەسێک بە شێوازی خۆی بەپێی ئاستی تێگەیشتن و بیرکردنەوە و ڕفتارەکانی پێویستی بەوەیە تووڕە بێ واتە شتە ئێمە ناتوانین قسە لەوە بکەین بڵێن نابێت تووڕەبوون هەبێ ئەبێت تووڕەبوون هەبێت چکە تووڕەبوون بەشێکە لە دروستبوونی کەسیەتی تووڕەبوون بەشێکە لە بەتاڵبوونەوە لە تەفریق بوون بەڵام قسەی ئێمە لەسەر ئەوەیە ئەو تووڕەبوونانەی کە زیانی لێ دەکەوێتەوە بەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەسەر ژیانی کۆمەڵایەتی بەسەر ژیانی خێزانی ئەو تاکە بەڵێ تووڕەبوون حاڵەتێکی غەریزیە مرۆڤ لە ئەنجامی پەرچەکردار تووڕە دەبێ کاتێک خواستێکی ناوەچی کاتێک خواستێکی دەرەچی بۆی پڕ نابێتەوە و ناتوانێت بگات بەو خواستە بەو پێداویستیە اینجا و پێداویستی ڕۆحی بێ پێداویستی دەرونی بێ پێداویستی جستەیی بێ پێداویستی غەریزی بێ پێداویستی مادی بێ هەموو ئەو شتانەی کەوا دەکات مرۆڤ سترێسەکانی سەرمێشک و دڵ و دەرونی زیاد ببێت و فشارەکان زیاد بێ لە دەرفەتێکدا ئەم فشارانە ئەبن بە تووڕەبوون و دەتەقنەوە لە ڕەفتاری ئەو کەسەدا بۆیە ئەبێ قسە لەوە بکەین کە تووڕەبوون بەشێکە لە سایکۆلۆژیای ئینسان و تووڕەبوون پێویستە لە شوێنی خۆی بەڵام قسەی ئێمە لەوەیە کە نابێ زیانی هەبێ قسەی تۆش لەوە بوو کە چۆن کۆنتترۆلی تووڕەبوونەکانی خۆمان بکەین ئێمە لە دۆخێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسی نەخوازرا و نەویسترا و ئەژین هەموو ئەمانە وای کردووە کە تاک نەتوانێت کۆنتترۆلی تووڕەبوونەکانی خۆی بکات و بە جۆرێکی تر ژیان بە شێوە نەرێنیەکە ببینێت. بەڵێ کاکێ من ئەوێ باسێک لەوە بکەم کە تا چەند بە پێی کێشەکانی ڕۆژانەمان تووڕەبوون لە گۆڕانکاریدایە. بەڵێ بەدڵنیایی تاک ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە قسەی لەسەر بکەین تاک بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بوونەوەرێکی کۆمەڵخوازە هی هەر یەک لە ئێمەوەکو ئینسان ناتوانین بە تەنیا بژین ئەو بە تەنیا پێداویستەکانی ژیانی ڕۆژانی خۆمان دابین بکەین بۆیە پێویستمان بە ئەوانی ترە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا ڕۆژانە کارلێک دروست دەبێت ئەو کارلێکانە کاریگەری لەسەر هەست دەبێت ئەو هەستانە ئەبن بە بەشێک لە شعور لە شعوری هەر ئینسانێک و دواتزار ئەبن بە بەشێک لە کۆی ڕفتار و بیرکردنەوەکانی ئینسان بۆیە پەرچەکردار دروست دەبێت لە ئەنجامی ژیانی ڕۆژانە مرۆڤ پەرچەکرداری لەلا دروست دەبێت ئەو پەرچەکردارانە ئینتراکشن کە پێی دەڵێن کاردانەوە کار و کاردانەوە تۆ ئەگە تۆپێکت لە دەستا ئەگە ئەم تۆپە نەهاوێی بە شتێکی دانەدەی ئەم تۆپە کاردانەوەی نابێ بۆت واتە ئەو تۆپە ناگەڕێتەوە بۆ دیات ئەو تۆپە ناتوانانی گۆڵی پێ بکە بۆیە دەبێت سەرەتا کارەکە هەبێ ئینجا کاردانەوەکە دەبێت هەموو تووڕەبوونێک هۆکارێکی لە پشتە ئینجا ئەو هۆکارە هۆکاری زاتیە هۆکاری کۆمەڵایەتی هۆکاری خێزانی و دەوروبەرە تاک لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە کۆمەڵگەی ئێمە لە ڕووی پەروەردەی تاکەوە نەیتوانی وەکو پێویست مامەڵە لەگەڵ سروشتی ژیان بکە سروشتی ژیان ئێمە هەمومان بە زۆرێک لە زۆرەکان بەناز گەورە کراوین لە ناو خێزانەوە ئەو بەناز گەورە بوونەوەی کردیە کە نەتوانین بەرگەی سەختیەکانی ژیان بەرگەی هەموو ئەو
فشارانە بگرین کە لە ئاستی دڵخوازی ئێمە نین وەکو تاک. بۆ نمونە قوتابیەک پۆلی شەشا کە نمرەی باش ناهێنێ تووشی پەرچەکردار دەبێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەر بە دەوروبەری شوفێرێک کە مۆڵەتی شوفێریەکەی لێوەربگیرێ یاخود لە کامێرای چاودێری بدا لە شوێنی خۆی تووڕە دەبێ و بە تووڕەبوونەوە مامەڵە لەگەڵ ئۆتۆمبیلەکەی دەکات. باوچێک کە منداڵەکەی بەجێوینەکە تووڕە دەبێ و کاردانەوەی دەبێت. مامۆستایەک بەرامبەر قوتابیەکەی، بەڕێوەبەرێک بەرامبەر کارمەندەکەی لە بەڕێوەبەراتەکەی، هەموو ئەمانەوە دەکات ئەمانە بەشێکن لە چی؟ بەشێکن لە سروشتی ژیانی ڕۆژانە. بەڵام ئێمە وەکو تاک فێر نەکراوین کە وادا بنین کە خەڵکانێک هەن بە ئاستی بیرکردنەوەکانی ئێمە ناڕۆن. بۆی زۆر گرنگە مرۆڤ خۆی بگونجێنێ لەگەڵ ژینگەکەی خۆی، نەک ژینگەکەی خۆی لەگەڵ خۆی بگونجێنێ، دەبێت خۆت بگونجێنی لەگەڵ ژینگەکەی خۆت. ئەمە فەلسەفەیەکی زۆر گرنگ و پێویستە بۆ هەر یەک لە ئێمە وەکو تاک، بۆی کە بتوانین مامەڵە لەگەڵ کۆی تەبیعەت و سروشتی مرۆڤەکان بکەین کە لە ژیانی ڕۆژانەمان ڕوبەڕووی دەبینەوە. بۆ یە گرنگە ئێمە خۆمان ئەتوانین ئەوە بکەین، ئەتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی، لەگەڵ ژینگەی کار، لەگەڵ ژینگەی خێزانی. بەڵام ئەوە سەختە، ئەوە زەحمەتە کە بتوانین ئەوانی تر بگونجێنین لەگەڵ سروشتی کەسێکی خۆمان. کاکێ من با بزانین کە تووڕەبوون تا چەند بەپی کەسەکان ئەگۆڕێت. هۆکاری چی ئەگەر بۆ نمونە کەسێک کێشەیەکی ڕۆژانی بەسەردادێت کەم تووڕە ئەبێت، بەڵام ئەگەر ئەو کێشەیە هەمان کێشە بەسەر کەسێکی تردا بێت تووڕەبوونەکەی زۆرە و خۆی بۆ کۆنتترۆل ناکرێت. هۆکاری چییە؟ بڵێ پرسیارێکی زۆر لۆژیکی و زۆر زانستیە. بە دڵنیایی تووڕەبوون گزارشتە لە فۆرمی کەسیەتی کەسەکان. ئێمە هەمومان قەنەعەتمان بەوە هەیە کە مرۆڤەکان جیاوازن و ئەو جیاوازیە لە بیرکردنەوەیان، لە ڕەفتاریان، لە هەڵسوکەوتیان، لە قسەکردنیان، لە جلوبەرجیان، لە ئەتەکێتیان، لە هەموو ئەم شتانە ڕنگ دەداتەوە. بۆیە ئێمە دەبێت بڕوامان بە جیاوازی هەبێ و ئەو جیاوازیەوە دەکات تووڕەبوونەکانیش جیاواز دەرکەون. بە دڵنیایی ئەوانەی کە جوانتر لە ژیان گەیشتون، ئەوانەی کە ڕێزی مرۆڤیان لایە، ئەوانەی کە ئاستێکی بەرزی مەعریفی و ڕۆشنبیری ئینسانی و ژیان دۆستیان لایە، ئەوانە ئەتوانن کەمتر تووڕە بن، ئەتوانن نەرمتر بن لەگەڵ ڕووداوەکان، ئەتوانن بە شێوازیەکی جوان واقع بینانە مامەڵە لەگەڵ تووڕەبوونەکان بکەن. بەڵام ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان وەکو گوتم بە ناز گەورە کراون و دڵیان بچووکە لە ئاستی ڕووداوەکان و ناتوانن بەرگەی سەرما و گەرماکان بگرن و ناتوانن بەرگەی قسەی ڕقی دەوروبەر بگرن و ناتوان بەرگەی هەڵچوون و داچوونی ژیان بگرن، ئەمانە پەرچەکردار بەرامبەر تووڕەبوونەکانیان پیشان ئەدەن. ئەو پەرچەکردارە هەندێک جار تووندا و هەندێک جار شلە. ئەو دەگوترێت کە تووڕەبوون دایکی بەڵاکانە، چونکە لە کاتی تووڕەبووندا لە ڕووی سایکۆلۆژیەوە مرۆڤ بە لۆژیک مامەڵە ناکە، بە عەقڵ و مەنتیق مامەڵە ناکە، سۆز تیایدا زاڵ دەبێت. کە سۆز زاڵ بوو هەستەکان ئیش دەکەن، لەبری ئەوەی کە عەقڵ هۆشمەندی ئیش بکە، هەستەکان ئیش دەکەن. کە هەستەکان ئیشی کرد، مرۆڤ ئەبێت بە دیلی هەستەکانی، ئەبێت بە دیلی سۆزەکانی و کۆمەڵێک کاردانەوە لە ڕووی ئاخاوتن، باشە، لە ڕووی گفتوگۆ، لە ڕووی هەڵسوکەوتکردن پیشان دەدا کە دوجار پەشیمانی لە دوایە. بۆیە هەندێک تووڕەبوون هەیە بەڕاستی کارەسات لە دوای خۆی دێنێ. مرۆڤ زۆر جار لە کاتی تووڕەبووندا کە عەقڵ سنوورەکانی بەزاندووە، کاردانەوەی زۆر توند پیشان ئەدا، چونکە دەبینیت زۆری تووڕەبوونەکە توندە، کاردانەوەکەش لەگەڵ خۆیدا توند دەبێت. بۆیە هەندێک جار ئەو تووڕەبوونە بە زمانی توندە و ئەو کاردانەوەیە دوجار پەشیمانی گەورەی لە دوا دەبێت. مرۆڤ زۆر جار لە کاتی تووڕەبووندا هەڵەی زۆر گەورەی لە دەستی ڕوویداوە. بۆ نمونە کەسێکی کوشتووە، بۆ نمونە تەلاقی خێزانەکەی داوە، بۆ نمونە کۆمەڵێک کاردانەوەی زۆر خراپی پیشان داوە، یان کاتێک شوفێری کردووە بە ئۆتۆمبیلەکەی سەرکێشی کردووە، زیانی بە گیانی خۆی و ئەوانی ترگەیاندووە. بۆیە هەموو ئەم تووڕەبوونانە پێویستی بەوێ مرۆڤ وریا بێتیایدا و مامەڵەیەکی ژیرانە واقعیانە بکات. چونکە ئەم تووڕەبوونە تووڕەبوونێکی کاتیە،
ئەگەر تۆ توانیت لەم حاڵەتە لەم ئانووساتە جوان مامەڵە بکەی و جوان ڕەفتار بکەی بە دڵنیاییەوە پەشیمان نابیتەوە لە تووڕەبوونەکە. بۆیە ئەگەر بمانەوێ پەیامێک مەسیجێک بدەینە ئەو کەسێک کە ئێمە لی تووڕین، ئەمە ئەسڵی بابەتەکەی. ئەگەر بمانەوێ پەیامێک مەسیجێک بدەین ئەو کەسێک کە لی تووڕین و پەیامەکە بگاتە شوێنی خۆی، نابێ هەڵبژاردەی تونند و تیژ بەکاربێنین، نابێ هەڵبژاردەی توندیش بەکاربین. ئەمە دەبێت ببێت بە قەناعەتێکی کولی بۆ یەکەیەکەی تاکەکانی ئێمە و ببێت بە مۆدێلی ژیانکردن. تاچی ڕۆژهەڵاتی بەردەوام کارگە و کارخانەی بەرهەمهێنانی تونند و تیژیە. ئەگەر لە تاکێکی ئەوروپی بپرسی ئەبینی ئەویش وەکو مرۆڤ تووڕە دەبێ، بەڵام تووڕەبوونەکانی زۆر مرۆڤانەیە، زۆر ساردە، زۆر نەرم و واقع بینانێ. نابێ لە تووڕەبووندا تەنیا تاک خەتابار بکەین. واقعی کۆمەڵایەتی، واقعی سیاسی لە هەرێمی کوردستان، واقعی ئابووری وای کردووە کە تاکەکانی ئێمە بەردەوام لەسەر مەزاج بن، لەسەر تووڕەبوون بن، لەسەر خەزنکردنی و کۆگاکردنی فشارەکان بن. چکە لە بیرمان نەچێ کۆژین خان کۆی هەموو ڕەفتارەکانی مرۆڤ بەپێی ئەو توێژینەوانەی لە بواری سایکۆلۆژی کراوە، سەتانەوەتی ڕەفتارەکانی مرۆڤ، سەتانەوەتی هەڵس و کەوتەکانی مرۆڤ دەچێتە نێو خانەی لا شعورەوە، سەتادەی ئەچێتە نێو خانەی شعورەوە. بۆیە سەتانەوەتی ئەو هەڵس و کەوتانی کە مرۆڤ دەیکات لا ئیرادیە، لا ویستە، لا عەقڵ و هۆشمەندیە. بۆیە مرۆڤ تیایدا ناتوانێت هاوسەنجی ڕاگرێ بەرامبەر ئەو هەڵس و کەوتانێک کە عەقڵ تیایدا سەنتەرە. کاکێ من باست لەوە کرد لە کاتی تووڕەبووندا هەست و سۆز زاڵ دەبێت بەسەر عەقڵدا، کەواتە ئێمە با باسێک لە کۆنتترۆلکردنی تووڕەبوونمان بکەین، بزانین کە چی بکەین بۆ ئەوەی کە لەم کاتەدا ئێمە عەقڵمان زاڵ بێت بەسەر هەست و سۆزماندا و بتوانین کە تووڕەیەکەمان کۆنتترۆل بکەین. بەدڵنیایی ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئێمە قسە لەسەر هۆکارەکان ئەکەین و گرنگیشە قسە لەسەر چارەسەریەکان بکەین، قسە لەسەر ئەنجام و هۆکاری تووڕەبوون بکەین. بەدڵنیایی کۆژین خان بۆ تۆ بۆ هەموو بینەرەکانت، مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا هەر شتێک بەردەوام ممارەسەی بکە و ڕاهێنانی لەسەر بکە دەبێت بە خوو، دەبێت بە بەشێک لە مۆدیلی ژیانی ئەو کەسە، دەبێت بە بەشێک لە سایکۆلۆژیا و کەسێتی ئەو کەسە. بۆیە ئەگەر هەر تاکێک بەردەوام باشە ممارەسە و ڕاهێنانی لەسەر تووڕەبوون کردبێ، بە دڵنیایی ئەمە بۆتە بەشێک لە کەسێتی ئەو کەسە. پێویستمان بوەیە چەندین تەکنیک و ڕێگایتر لەگەڵ ئەو کەسە بەکاربێنین بۆ ئەوەی قەناعەت و بۆ ئەوەی کە تووڕەبوون و سترێسەکانی سەرمێشک و دڵ و دەروون و کەسێتی ئەو کەسە بگۆڕین. یعنی خەڵکانێکمان هەیە بڕوات بێ لەسەر شتی زۆر بچووک تووڕەبوونی زۆر گەورە پیشان دەدا. باشە؟ خەڵکانێکیشمان هەیە لەسەر شتی زۆر گەورە تووڕەبوونی نەرم پیشان دەدا. یعنی ئەم دوو جۆرە جیاوازیەمان هەیە. بۆچی ئەو دوو جۆرە جیاوازیە لە کەسێتەکان هەیە؟ ئەوەی یەکەم ڕاهێنانی کردووە لەسەر تووڕەبوونەکە و بۆتە بەشێک لە خوو لە کەسێتی ئەو کەسە. ئەوەی دووەمیش بە هەمان شێوە ڕاهێنانی کردووە لەسەر ئەوەی کە کاردانەوەی نەبێ و نەرم بێ لەگەڵ تووڕەبوونەکان. بۆیە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی تووڕەبوونەکان بکەین دەبێ لەو لەحزەیە ئەوە لە بەرچاو بگرین کە ئەو کەسێک کە تۆ لی تووڕە دەبی کەسێکی نزیکی تۆیە، کەسێکی خۆشەویستی تۆیە، هاوسەری تۆیە، خێزانی تۆیە، منداڵی تۆیە، باوکی تۆیە، باشە مامۆستای تۆیە، شاگیردی تۆیە، هەر کەسێک کە لە ژیانی ڕۆژانە تۆ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانت مامەڵی لەگەڵ دەکەی، ئەو کەسە لە بەرچاو بگرە کە تۆ پێویستت پێیەتی، ئەو کەسە خۆشەویستە، بەشێکە لە ئەحساس و هەست و سۆزەکانی تۆ. بۆیە ئەگەر ئێمە ئەومان هێنا پێرسایی خۆمان لە کاتی تووڕەبووندا بە دڵنیایی تووڕەبوونەکە ئەتوانین نەرمتر بین و کۆنتترۆلی بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە لە کاتی تووڕەبووندا بەردەوام حەق بە خۆت مەدە کە تۆ لەسەر حەقی لە تووڕەبوونەکە، چونکە بەشێکی تووڕەبوونەکە لای تۆیە، بەڵام بەشێکی حەقیقەتەکەش لای ئەوی ترە. پێویستە تۆ گوێ لە بەرامبەرەکەشت بگری. ئەگەر تۆ سەقافەی ئەوەت هەبوو، ڕۆشنبیری ئەوەت هەبوو کە گوێ لە بەرامبەرەکەشت بگری، بە دڵنیاییەوە تووڕەبوونەکە نەرمتر دەبێت، چونکە بۆ هەز دەکەی کە ئەویش لەسەر حەقا. بۆیە زۆر گرنگە لە کاتی تووڕەبووندا تەنیا ویستەکانی خۆت نەبینی، ئەو کەسەش ببینی کە
بۆتە هۆکاری تووڕەبوونەکەی تۆ و ڕەفتارەکانی ئەو کەسە ڕەفتارەکانی پشتی هۆکارەکە ببینێ کە بۆتە هۆکاری ئەوەی کە تۆ ئەو کەسە تۆ تووڕە بکە حەقی پێ بدە لە کاتی تووڕەبوونەکەدا ئەمەش خاڵێکی ترە لە کۆنتترۆلکردنی تووڕەبوون خاڵێکی تر ئەوەیە کە کۆژین خان لە ژینگەی تووڕەبوونەکە ئێمە دەربچین ئەمە خاڵێکی زۆر گرنگە کاتێک کە تووڕە دەبین لە ماڵە باشە لە شوێنی کارکردنە لە قوتابخانەیە لە هەر شوێنێکە تۆ لەو ئانووساتێک کە تۆ تایدا تووڕە دەبی لەم شوێنە بڕۆ لەم شوێنە بڕۆ لەم شوێنە مەمینێ لە ژینگەی تووڕەبوونەکەت بڕۆ بە دڵنیایی کە تۆ لە ژینگەی تووڕەبوونەکە ڕۆیشتی لەم کاتەیە کە دەڕۆی لا ئیرادی لە دوای چەند خولەکێک تووڕەبوونەکەت باڵانسی دێتەوە شوێنی خۆی و هاوسەنجەکە دەگەڕێتەوە بۆ کەسیەتیت بەڵام ئەگەر لەو شوێنە بمێنی بە دڵنیاییەوە کاردانەوەکەت تونتر ئەبێ خاڵێکی تر لە تووڕەبوونەکە ئەوەیە کە بۆی کە کۆنتترۆلی تووڕەبوون بکەین ئەوەیە کە دۆخی مرۆیی دۆخی مرۆڤبوونی خۆمان نەدۆڕێنین لە کاتی تووڕەبوون ینی زۆر جار لە کاتی تووڕەبووندا مرۆڤ لە چوارچێوە و لە بازنەی مرۆڤایەتی دەردەچێت کاردانەوەی زۆر ڕق و زبر و تونوتیژ ئامێز بەجێ دێڵی کە دوجار پەشیمانی لە دوایە تەنانەت لە کاتی تاوانیشدا کۆژین خان یاسا دەڵێ قانون دەڵێ لە کاتی تووڕەبوونی توندا مرۆڤ هەر کار و کاردانەوەیەک پیشان بدا سزاکانی کەمترە لەو حاڵەتانەی کە مرۆڤ لە کاتی ئاساییدا ئەنجامی دەدا بۆ لەبەرەوەی لە کاتی تووڕەبووندا بنەماکانی عەقڵ و هۆشمەندی کار ناکە و مرۆڤتیایدا کاردانەوەی تون پیشان ئەدا بۆیە هیوادارم هەموو ئەو خاڵانە زۆر بەبایەخەوە هاوڵاتیانی ئێمە لە بەرچاوی بگرن بە تایبەتی لەم دۆخە نەخوازراوەی کە ئێمە تێدا دەژین دابەژ نەکردنی موچە کە بە تایبەتی ئێستا ئێمە لە پێش جەژنی قوربان داین موچە دابەژ نەکراوە بە ینی ڕەهەندی ئابووری کاردانەوەی توند تووڕەبوونی توند لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ژیانی خێزانی لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە دروست دەکات. بەڵێ دەستخۆش سپاس کاکێ من سپاس بۆەوەی کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ سپاس بۆ بەڕێز هێمن ڕەفیق نووسەر و توێژەری کۆمەڵایەتی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم تاوای بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.